بەخێر بن سەر چاو گیاکان جۆرەکانیان زۆرە ڕێواسمان هەیە قندرمان هەیە ڕووسقەمان هەیە یەلاخەمان هەیە کۆڵمان هەیە مەنایمان هەیە ئەمانەمان هەیە بە ڕەزای هەیە زۆر باشە لەخوا بە زیابێ گەشتارێکی زۆر ڕۆکات ئەم منتیقەیەمە لەبەر خاتری ئەم گژ و گیایانە سوودی زۆر باشە ئەم گیایانەیە ئەمە بە ڕەزایە هەمان ئەمە بۆ گورچیلە زۆر باشە ئەوە ڕووسقەمان هەیە هەر خواردنێکی زۆر سەرەکیە قندرمان هەیە ئەویژە خواردنێکی سەرەکیە خەڵک زۆر حەزی لێتی گەبڵەمان هەیە بۆ دڵ بۆ مێشک زۆر باشە ئێمە مشتری خۆمان هەمانە ڕۆژانە مشتری خۆمانە چنە سەرەوە ئەتر هەر مشتریەک و شتێکمان بۆێنە هەیە بە ڕەزامان بۆێنە هەیە ڕێواسمان بۆێنە ئاوا دابەشمان کردو بەسەر گژوگیاکانە وڵای ئێمە لە سلێمانیەوە هاتوین بە تایبەتی من خۆم بۆم گژوگیا کردەواریە وڵا زیاتر ئێمە قنگرەکە حەزمان لێتی گیا دۆخەوە بە ڕەزا گێلاخە ئەم شتانە هەمووی خۆمان لای خۆمان هەیە لە شاخی سوورێن ئێستا لە سلێمانیەمانە زۆر دەست ناکەوێ لەوێ هاتوون بێرە بۆم شتانە وڵا زیاتر ئێمە کە بەکاری بێنین قنگرەکە بەکارێنین لەگەڵ بە ڕەزاکە گێلاخە گەر ببێت پیچک بەس ئێستا ئێمە پیچکەکەمان دەست ناکەوێ ئەڵێ نەهاتوە هێشتا من متسوق من بخاو پێشەکی بە خێراتتانەکەم بە خێربن عزیێتتان کێشا ئەم گیا دەرمانیانە زۆرن بۆ نمونەمە گەبڵەمان هەیە بەڕەزامان هەیە ڕووسقەمان هەیە سوورە بنەیە گۆزروانە قنگێرە ڕێواسە شتانەمان زۆر ئێمە بەس ئێمە باسی دووسێ لەم گیانەیەکەین بۆ نمونە گەبڵە خەڵک هەروای کە ڕێو ئەیخوا نازانە سوودەکانی چی گەبڵە بۆ فشاری خوێن زۆر باشە وانەی شەکرەیانە چۆری خوێن دابەزێنێت وەک چۆری سەرجگەر کەمەکاتەوە یانی سێمە ترشۆکەمان هەیە ترشۆکە فێنکەرەوەی خەڵک زۆر کەمەی خوات باوەڕ بە لە زۆربەی گیاکان باشترێت ترشۆکە تریشکە هەرێک شتێکی پێڵێت ترشۆکە و کەسانی کە تایان بەرزە ئەتوان بیخۆن فێنکەرەوە یا ئەو کەسانەی غودەی تەمەڵیان هەیە زۆر باشە ڕۆژانە بیخۆن لە جیاتیەوەی کەرەوز و تەڕەتیزە با ترشۆکەشی لە پاڵا بێ یا بۆ پاکردنەوەی خوێن یا زەخت دێنێتە خواوانی کە زەختیان بەرزە ئەمە ترشۆکە ئەم مواسەفاتانی تایە یا ئیسە بۆ منە پسڵمان هەیە پسڵ لە بنەماڵەی سیرە یعنی بوانی سیر و پسڵ ئەچێتە سەریەک بۆ ئەوانەی دەماریان گیراوە بۆ ئەوانەی دڵیان زەعیفە بۆ ئەوانەی زەختیان هەیە بۆ کەسانەی سەریان گێژ ئەخوات یا تووشی پەتا و ئەنفلۆنزای فەسڵی ئەبن ئەم پسڵە سوودی زۆرە بۆ ئەو نوع نەخۆشیانە جا هیوادارم خەڵک نزیک بێتەوە لەم گیایانە کە ئێستا هەیە ئەگەر لە هەفتەیەکیشا یەک جار 100 گرامی لێ بخوا هەر باشە بوو لەبەرەوەی خۆیان داتا بکەنەوە بۆ ساڵی داهاتوو نەخۆش نەکەون زوو ئەمە بەرگری بەرزەکات و مەناعە بە هێزەکات بە تایبەتی لەم فەسڵی کۆرۆنایە کە کۆرۆنایە و کەس ناوێرە بچێتە دەرەوە بگەڕێت ئەم سوودانەی هەیە ڕێگاکەم دووەرێ خاڵۆی ڕێبوار خاڵۆ ڕێگاکەم دووەرێ سفێر و ڕێ